پرۆژەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیدارەی سۆران لە ڕێگەی ژمارەوە قسە دەکەن. سڵاوتان لێبێت، پشتیوانکەریمم یەک باسی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و 3 ساڵ و نیوی تەمەنی ئیدارەی سەربەخۆی سۆران 991 پرۆژە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لە کەرتەکانی ڕێگاوبان و بینا و ئاو کارەبا لە سنووری شار و گوندەکان جێبەجێکراون و زۆرترینی پرۆژەکانیش لە سنووری شارەکان بووە. یەک باس هەرجارە وردەکاری پرۆژەکان لە سنووری قەزایەک دەخاتە ڕوو. ئەمڕۆژ قسە لەسەر پرۆژەکانی قەزای سیدەکان دەکەین. بەگشتی لە قەزای سیدەکان 61 پرۆژە ئەنجام درراوە کە دەکاتە 6% تەواوی پرۆژەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران. لە ڕووی ڕێگاوبانەوە 37 پرۆژە ئەنجام دراوە و هاوکات لە ڕووی بیناوە 7 پرۆژە بوونی هەبوو و پرۆژە ئاویەکانیش 17 پرۆژە و پرۆژەی کارەبا 13 پرۆژە و پرۆژە جۆرەجۆرەکانی دیکەش 4 پرۆژە بوون. ئاوکات ڕێژەی ئەنجامدانی پرۆژەکانی قەزای سیدەکان 86% بووە. بە یارمەتی هاوکارانم یەک باسی ئەمڕۆمان پێشکەشکردن. ئەرشاد.